نگیان وەگیان قەسەم ئاگرەکەی تۆیە بەرباو لە جەسم ئەریگیان زڵەیخام زەردن زڵەیخام زەردن زەردی زڵەیخام لە خۆمای چون خۆرە زەردن ئایگیانە چوومە سەرینی سەلامێ کردێم هاوبان چاویدا تاجوب نەمردن هاوبان چاویدا لێو بخەن و عەلەیکەی وەبای دیەی سەنەوەم هەرگیان گیان 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 دیم وای هەرگیان شکرانم بۆ تۆ خودایی بێخەیاڵ شەوگاریم شەو ئای لێم نەکەی وەساڵ ئای گیانە دوێ شەو تا بەیان دەم لە ناو دەم بوو دەسم سەرافەی گلی ناو دیە و ناوسینە و من بوو وە خۆمای کەم شەرتان ئای لە من وایی هەموو شەوێک کۆتری دڵێم باڵەگرێت و بەرەولایەوە ئەفڕێ لە پێشاندا لەسەر لووتکە لادات و ڕوولەیەوە ڕوو لە شەوخی سەر شەقام و سەر کۆڵان ناو ماڵەکان لەنگار ئەگرێ ئەمجا بەراو کوورەی دڵتان هەڵدەفڕێ هەڵدەفڕێ بیرتانەکەم لەم غوربەتە سەختامەوە بیرتانەکەم لەم ئازارە بێکۆتایی و بێبێنەوە بیرتانەکەم ئارەزووی دیدارتانەکەم ئارەزووی دیدارتانەکەم بیرتانەکەم بیرتانەکەم ئاخ بیرتانەکەم بیرتانەکەم بژیت خۆش بێ کاکە ڕێژوان دووبارە ساڵتان نەبێت و لەگەڵتان بەردەوامی میوانی ترمان هەیە کاک ڕاژان کە لە شاری مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریفی هێناوە بۆ شاری سلێمانی و لەگەڵ کاک ڕێژوان ژەنیاری ئامەری عود زۆر سڵاوتان نەبێت و بەخێر بێن جژنی شام پیرۆز زۆر سپاس ڕێژان زۆر خۆشحاڵ بووین کە بۆ سێم جارکەیتە شاری سلێمانی کورسات یەکەم وێزگەتە کورسات یەکەم میدیایە کە هەڵی بژێریت کە بەرنامەی لێوە بوویت پێش هەموو شتێ ڕێز و سڵاو خۆشەویستیم هەیە بۆ هەموو بینەرانی کەناڵی کورسات کەناڵی کوردانەی کورسات بەجددی من هەر کات دێمەوە سلێمانی یەکەم ماڵی خۆم بە کورسات دەزانم ئەمجا ماڵی کەسانی هاوڕێ و برادرانی کەم چون کورسات ماڵی هەموو کوردێکە نەک بەس ماڵی من و هەروەها لێرەش پیرۆزبایی جەژنتان لێکەم یەخوا هەموو ڕۆژە جەژن بێت و ئیشەڵڵا ئەم جەژنە ببێ بە مای خێر و خۆشی بۆ سەر تاسەری کوردستان ئێوەش پیرۆز بێت کاک ڕێژوان بەخێر بێت زۆر سپاس دەکەم کاکڕەوە خۆشحاڵ بووم دووبارە بینیمیتەوە لە دوای کۆنسێرتەکەەوە کۆنسێرتێکی زۆر تایبەتان کرد لە شاری سلێمانی دەستی ئێوە خۆش بێت و کۆنسێرتێکی زۆر جوانمان کرد پێکەوە ئیتر نابێ بۆستین ئەو تا لەگەڵ هاوڕێیانە خەریکین دوای کۆنسێرتیش بەجیا کارەکەین و هیوادارم جارێکی کە و فرسەتە ڕێکەوێتەوە کورسات و نەواکارێکی تر پێکردن لەگەڵ کاک ڕاژانە کە خۆی خوێندکارە ئەخوێنێت بۆ ئامەری عود
چێژێکت پێبەخشێت جیاوازیکی هەیە دەنگێکی جوان و کەسایەتێکی زۆر جوانی جا لەگەڵ هاوڕێیانی ڕۆژهەڵاتە ئەو نێوانەمان هەیە بە بۆنێوی کە هەردوو لا بە کوردی ناوەند یاخود سۆرانی قساکەین و موزیک و کولتورمان کەمێک ئاشناترە تێکەڵاوی هەیە کاگڕاژانیش خۆیەکێکە لە دەنگە جوان و کەسایەتیە جوانەکان ئەڵبەت هەر بێگومان لەگەڵ کەسێکی وایە زۆر مای ئاسوودەی و مای خۆشحاڵیە کارکردن ئێمە زۆر خۆشحاڵ بووین بەخێر بێن کاتمان زۆر کەم ماوە لەبەرەوەی جێژنە بەڕاستی کاتەکە هەر ئەوە نەبەشەکات بۆیە بە کاتی تر نەبین و گۆرانی ترمان پێشکەش گۆرانی کێتان پێشکەشەکەین لەسەرچە ئەخ لەو دەمەیدا دڵم لێداوە بۆ هۆشمان لەو دەمەیدا دڵم لێداوە بۆ هۆشمان من دێوانەی چاوی جوانەیەم چاوی جوان گەرچی خەڵکی وڵاتی چاو جوانانم ئەمانەی چاوی جوانم قەت نەدی تێر بە چاوانم لە خۆم غەریبترێم نازدەریا هیوام مەگێری هەنێسکینی وەشە و بەس هەڵدەبەس بگیری لە چاوی بێقەرارم بۆچی دەرمانی وەناو زەبێڕی کوڕی خۆم کۆرپەڵەم میوانی دنیای تازە خۆڵقاوم ئەداگریەت بەزار بەیچز لە ڕۆحی پڕگلارەوەم چییە ئەم گریە بێغایە کوڕ و زەینی وەشە و خوڕێپێن چییە ئەم قەترە وڕێدانەی لە چاوێت بێمەئاڵ ئەڕێژێن لەگەڵ و خونچە ساوایەی لەسەر خەلفی بەهار ڕێوێ چییە فەرقت لە باچی ئەو هەتاکوسی سەبێ ئەمرێ چییە کۆرپم چ سێڕێکاوەها مەحکومی گێریانی کە تۆ هێشتا لە خەم ناگەی لە مانای گریە نازانی ئەگەر وەک دایکە حەسرت دی دەکات ڕەنجت بچێژایە زەمانگەرێنی ئەمەتی گشت بەدەم باوە بپێژایە هیوام مەگێری هەنێسینی وەشە و بەس هەڵدەبەس بگێری لە چاوی بێقەرارم بۆ چی دەرمانی وەناو زەبێڕی هەر بژیت و دەنگت نەڕزێت کاکە ڕێژمانیان دەستی تۆش خۆش بێت و زۆر خۆشحاڵ بووین کە لەم بەشەی بەرنامەکە لەگەڵمانە ئامادە بوون بمان بوون بەشی بەرنامەکەمان هەر ئەمەنە بوو لەبەری بەرنامەی ترمان هەیە دواتر دوای کورسات مەگەزین بەرنامەی بنەوشە دەست پێ دەکات دووبارە خۆشحاڵتان کردین زۆر سپاس بەس ئەگەر یەک کاتی بچووکە بێ منەمێ سەبات بە چاش قسە بکەم بەسەر چاو ئێمە گەنجین لەم جیلی تازەیە ئێمەین کە خەریکین مۆسیقای فولکلۆر کارەکەین و ئەمانەوێت مۆسیقای فولکلۆر ئیدامەی بێت یعنی نامانەوێت مۆسیقایەکی نوێ بۆ جیلی نوێ بڕوا بگوێیانە چون فۆلکی خۆمان فولکێکی زۆر گران بەهایە فۆلکێکە کە هەمومانە بەگوێ بیسی بین فۆلکێکە کە
بنەڕەت و کولتوری کوردی بە هەموو دنیا ناسێنێت هیوادارم کە پشگیری بکرێ لە هەموو هونەرمەندە لاوەکان من بۆ خۆم پشگیریانەکەم من لاپەڕەیەکم هەیە هەرچەند فۆلۆوەرزی هەبێ بە شانازی و پشگیری هەموویانەکەم هیوادارم خەڵکیش پشگیریمان بکەن ئێمەش بە شانازی و پشگیریتانەکەین و دەستان خۆش بێ و زۆر بەخێر بێن ئازیزان کورسات مەگەزین کۆتایی هات بەڵام دوای چەند دەقەیەک پشوێک وەرەگرین و بەرنامەی بنەوشە دەست پێکات کە لە بەرنامەی بنەوشەشە بۆ ئەم جەژنە بەرنامەی تایبەتیان بۆ ئامادەکردوون ئاواز و میوزیکی ڕەسەنی کوردی لە بەرنامەی بنەوشەوە پێشکەشەکرێت دووبارە جەژنتان پیرۆز بێ و هەر لە جەژن خۆشییا بن.